بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وآله وصحبه أجمعين وبعد. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين. إيمان دارنا أولياء كان إخوة السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خوش حالم لە بەرنامەیەکی دیکە پێتان گەیشتمەوە تا وەکو چیرۆکەکی دیکە بکەمە پەیامی ئەو بەرنامەیەمان لەو چیرۆکە لەو داستانە لەو بەسەراتێ پند و ئامۆژگاریەکان وەربگرین و ببێتە ڕەوانەوەی بێتاقەتی و بێخولقیمان و ببێتە مایەی گەرم و گوڕی و خۆشی لە بۆ عیبادەت و چاکە و خواپەرستی و خێر و سەدەقاتمان. اللهم ئامین. ئیماندارن لە کتێبی بەسەرات و پندوەرگرتن ئەویش نەقڵ دەکاتن لە کتێبی بەحر الدموع ابن الجوزي البغدادي رضا و ڕەحمەتی خوای پروەردگار لە هەر هەمویان بیتن دەفەرمێتن سێ پیاو لە خەڵکی شاری مەدینە لە پیاو ساڵحەکانی خەڵکی شاری مەدینەی منەوەڕە شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕیاری سەفەری حەز دەدەن و دەکەونە ڕێگا. جا و برا بەڕێزانە ئەو خوشکە بەڕێزانەی کەوا سەفەری عومرایان حەجی پیرۆزی ماڵی خوای پروەردگاریان کردیە دەزانن لە مەدینەوە لە بۆ مەکە ماوەیەکی زۆرە مە بە پاسەکان 5 سەعات و 4 سەعات بەڕێگاوەینە بە پاس ئەگەر بە پێبی ماوەیەکی زۆر لە ڕێگادای ماوەیەکی زۆر لە ڕێگادا دەمینەوە. جا ئەو سێ پیاوە بەڕێزەیە کاتێکەوە بە ئەو ڕێگایە دووریان بڕی تاوەکو بەرەو مەکەی مکەڕەمە بچن لە بۆ ئەنجامدانی حەجی ماڵی خوای پروەردگار لە ڕێگادا کەلوپەلیان کەم پێ دەبیتن دیارە قەدەری خوای پروەردگار وا دەبیتن کەلوپەلیان لێ دەبڕێ هەم ئاو هەم خواردن و هەم ئەو بابەتانە. زۆر جار لەو ڕێگایانە خەڵک کاتی خۆی باپیرانمان ڕەحمەتی خوای پروەردگار لێ بیتن لە بۆمان دەجێڕنەوە. زۆر جار خەڵک لەو ڕێگایە کەلوپەلی لێبڕایە خواردن و خۆراکی لێبڕایە وەفاتی کردێن نەگەڕایتەوە لەو ڕۆژی کە دەڕۆیشتن لە بۆ حەج کاتی خۆی لە ڕابرد و چەندین ساڵ لەمە پێش کە بە پێ دەڕۆیشتن یان بە سواریەکی سادە دەڕۆیشتن ئیتر لەو ڕۆژی کە دەڕۆیشتن بە مەفقودیان حیساب دەکرد بە نەمانیان حیساب دەکرد هەتا ئەو ڕۆژی دەگەڕاوە 5 مانگ 6 مانگ ساڵیان پێدەچوو لەو سەفەرەیەدا. خوای پروەردگار هەمویان موفق بکە و حەج و عومرە لە هەموو لایان قبوڵ بکات. جا برا بەڕێزەکان ئەو سێ پیاوە بەڕێزەیە لە ڕێگادا دەگەنە ڕەشمارەکەش تەمەشا دەکەن پیرێژنەی لێیە و سەلام لەو پیرێژنەیە دەکەن و داوا دەکەن دەرێندایە حاجی ئەگەر هاتو لە بۆت بکرێتن زۆرمان برسیەوە زۆرمان تێنیە خواردنە شتێک پێمان بدەیت. جاویش دەڵێەوەتە مەڕەکەم وا لێوێن دەرێکەکە تەمەشا دەکەن مەڕەکی لە ڕوو لاواز مەڕەکی فەقیری هەیە دەفەرمێتن بڕۆن لە خۆتان لەو مەڕێ بدۆشن و وەشتیرەکەی بخۆن. سوبحان الله کاتی خۆی ئینسان چەند پاک بووە چەند خاوێن بوونە چەند ئیماندار بوونە چەندە دڵیان ساف بووە. جا سێ پیاوەیەش دەچن و مەڕەکە بە ئیستراحەتی خۆیان دەدۆشن و کۆمەڵک شیری لێ وەردەگرن و شیرەکە دەخۆنەوە هەر سێکیان دەخۆنەوە لێ تێر دەخۆن. پاشان دەڵێن دادا یان دایە حاجی ئەگەر لە بۆت بکرێ وەڵڵاهی زۆر زۆریشمان برسیە خواردنە شتێک باشە ئێمە لە بۆ ڕێگای حەج و لە بۆ ئەو کاروانەوە ئەو سەفەرەیە هاتووین. دایە حاجیش پێیان دەڵێن دەیدە باشە مادەم هەروایە بڕۆن یەکێکتان مەڕەکە سەر ببڕن ئەمیش لە بۆتان چا دەکەم و ئامادەی دەکەم و دەکەم مەژەمە خواردنەک و لە بۆ خۆتان تێری لێ بخۆن و تاوەکو ئەو حەجە پیرۆزەیە سەردانی ماڵی خوا ئەنجام بدەن. یەکێک لەو سێ پیاوە ساڵحەیە دەچی فعلەن حیوانەکە سەر دەبرچکە پێویستن محتاجن و خاوەن ماڵەکەش ڕێگای پێدان خاوەن ماڵەکەش حەزی لە سەدەقەیە. جا کاتێکەوە حیوانەکە سەر دەبڕن و دایە حاجیش لە بۆیان دەکاتە خواردنەکی چاک و شیوەشی چاک و باش دەیکوڵێن تەرتیب و لە پێشیان دادنێتن ساعتە زەمانێک 2 ساعتی پێویست بووە لە خۆیان باشیان لێ خوارد و تێریان لێ خوارد. دەڵێن دایە حاجی ئەوەمە دەڕۆین لە بۆ سەفەری حەج بەڵامەچنێ بە ئاگدار بکەینەوە ئەمە خەڵکی شاری مەدینەی منەوەڕێنە هەر کاتەچی ڕێت بە ئەوێکت دەبی بێی سەردانمان بکەیت تاوەکو چاکەی ئەو چاکەیەت بدەینەوە وەفامان هەبیتن بەرامبەر بەو چاکەیە. هەر کاتەچی ڕێت بەولایەکەت هاتیە لای مەدینەی منەوەڕە ئەوە دەبی سەردانمان بکەیت وەمە ئاگدار بین. دایە حاجی لە نێوان ڕێگای مەکە و مەدینەدایە ماڵی جاوان دەچن حەجی خۆیان دەکەن و پاشان دەگەڕێنەوە مەدینەی منەوەڕە ساڵە زەمانێکی پێدەچیتن قەدەری خوای پروەردگار وا دەبیتن دایە حاجی لەگەڵ پیاوەکەی لەگەڵ مام حاجی لەگەڵ ئەو پیرەمێردەیە قەدەری خوای پروەردگار وا دەبیتن دەچنە سەفەر بە مەدینەی منەوەڕەدا تێپەر دەبن بە مەدینەی منەوەڕەدا تێپەر دەبن. کاتێکەوە دەچنە مەدینەی منەوەڕە دەنگ و باس و حالەتەکەی ساڵی ڕابردووشان هەر لە بیرمایە لە ناو شاری مەدینەی منەوەڕە دەگەڕێن یەکێک لە پیاوەکان ئەوان دەبینیتن لەو سێ پیاو ساڵحەیە کەچیان دایە حاجی دەبینی و دەیناسیتەوە زۆر بە خێرهاتنی دەکات زۆر بە گەرم و گوڕی پاشان زۆر بە گەرم و گوڕی بە خێراتنی مام حاجی دەکاتن و باوەش لە مام حاجی وەردەنیتن و
کوردەواری خۆمان گوتنی یەکتر ماز دەکەن و دۆقە دەکەن و معانەقە یەکتر دەکەن و هەواڵ پرسین دەیبات تۆمارێکە خزمەتەشی چاکی دەکا خزمەتەکی باشی دەکاتن پاشان دەڵێتن دایە حاجی ئەمن ئەلحەمدوللا خوای پەروەردگار زۆری پێمدایە خوای پەروەردگار مەڕەکی زۆرم هەیە خوای گەورە مەڕەکی زۆری پێداومە لەو مەڕەیە لەو مێگە لە مەڕە لەو ڕانە مەڕەیە پارچەشی دادەبڕیتن کۆمەڵەشی زۆر مەڕدا دەبڕی دەفەرمێتن دایە حاجیەوە هەموو هەدیە لە بۆ تو ئەو هەموو مەڕا دەفەرمێ هەمووی هەدیە لە بۆ تو و لەگەڵ ئەوەژە پارەشم زۆرە یەک چیسە پارەی چاک یەک چیسە پارەی چار لە دیناری زێر هەمووی پێت داتن دەفەرمێتنەوە هەدیە دایە حاجی لە بۆ تو لەبەرەوە تو چاکەی زۆر گەورە لەگەڵ مەکردێ زۆر عەجیبە دایە حاجی تەنها یەک مەڕی هەیە مەڕەکەشی لە بۆ سەر بڕێنەوە کردی خواردن و داینێ نەدیتیتی نەدایان نازیتن نەدایە حاجیش لەوە دەترسێتن کە من دەمرم لە برسان الله ئەکبەر باشە خێر سەدەقە چاکە چەندە مهمە پێغەمبەری خوا دەفەرمێتن صلی الله عليه وسلم ما نقص مال العبد بصدقة ما نقص مال العبد بصدقة قد سەوت و سامان و ملک و ئەملاکی عەبدەکانم بە سەدەقە کەم ناکە الله ئەکبەر باشە ئەوە تا مەڕەکی بەخشی لێکوانە یەک مێگە لە مەڕی پێدرا جا پیاوی یەکەم دەفەرمێتن دایە حاجی ڕاوەستا من وعدە لەسەر شانمەی دوو پیاوەکەی دیکەش ئەوانیش گوتیان نابی بەبێمە بڕوات نەگەر هاتە مەدینە دەیباتە لای پیاوی دووەم پیاوی دومیشان فعلەن هەبوون و تاجر و بازرگانە ئەویش بەشێک لە مەڕی خۆی دەداتێ مێگەلێک لە مەڕی خۆی دەداتێ و ئەویش یەک چی سەپاری داتێ ئەوە دوو مێگە لە مەڕ و دوو چی سەپارە دەفەرمێن دەبی پیسینە لای پیاوی سێمیشیان دەچنە سەردانی پیاوی سێم دەفەرمێتن من زۆر دەوڵەمەندترم لەوانە و زۆر هەبوونترم لەوانە و من زۆر زیاتر حەز دەکەم وەفام لە بۆ ئەو چاکەیە هەبیتن وهل جزاء الإحسان إلا الإحسان پاداشتی چاکە هەر چاکە نییە دایە حاجی لە ڕێگای حەزدا کە مەنان و ئاومان لێ بڕا ئەتوو شیرت پێماندا ئەتوو گۆشت حیوانت پێماندا یەک حیوان هەبوو لە بۆمان سەر بڕی چۆن ئێمە وەفامان لە بۆت نابیتن دەی باشەوە من حیوانم زۆرە ئەمن لە باتی یەک مێگەل دوو مێگەل پێدەدەم دوو مێگە لە مەڕ لەگەڵ دوو چی سەپارە باشە لە جێگای یەک مەڕدا کە پلکە حاجی بەخشی 4 مێگە لە مەڕ و 4 چی سەپارەی دەستکەوت باشە هەمووش بە هەدیە و بە دیاری بەرامبەر بەو چاکەی کە کردبووی دایە حاجی سەفەری خۆی تەواو دەکاتن و دەگەڕێتەوە شاری خۆی دەگەڕێتەوە منتیقە و ناوچە و گوند و دەشتی خۆی بە 4 مێگە لە مەڕ و بە 4 چی سەپارە کە هەتا وەفات دەکاتن بخوا خلاص نابی الله ئەکبەر برای بەڕێزەکان ئیماندارن ئەولیاکانی خوا واللهی چیرۆکێکە زۆر دڵخۆشکەرە چیرۆکێکە ئینسان زۆر پێ ئارام دەبی هەرچی خەم و خەفەتێ پێ دەڕەوێتەوە هەرچی بێتاقەتی هەیە لەسەری لا دەکەویتن بەهێز دەبی بەتاقەت دەبی لەسەر خێر لەسەر چاکە لەسەر سەدەقە لەسەر ئیحسان لەسەر بەخشین باشە بەهێز دەبی لەسەرەوەیکەوە وەفای بەرامبەر بە چاکە هەبیتن وهل جزاء الإحسان إلا الإحسان باشە پاداشی چاکە هەر چاکەیە زۆر جار جیرانێکمان هەیە 900 جار چاکەی لەگەڵمان کردێن 900 جار چاکەی لەگەڵمان کردی یەک جار ئەگەر هات و خراپەی لەگەڵمان کرد ممکنە خراپەش نەبی لەبەر چاوی من هەر خراپە بیتن هەموو چاکەکانی ڕەش دەکەینەوە تازە لەگەڵ ئەو جیرانە لەگەڵ ئەو برادر لەگەڵ ئەو دۆستەیە مامەڵەمان خراپ دەبی چونکە فرانکە جار ئەوهای پێمان گوت فرانکە جار وای کرد الله ئەکبەر ئەوە خوو ڕەوشتی کەسانی غەریب و نەزان و نەفامە وەکو ئەو ڕووکە باشە بەڵام پیا ساڵحین ئەولیاکانی خوا تەقواداران لە ڕابردوو بزانە چۆن چاکە یەک جەمە خواردن بەو هەموو مێگە لە مەڕەوە بەو هەموو چی سەپارەیە وەڵامیان داوە وەفایان لەبووە برا بەڕێزەکان جا بە تایبەتیش فەرمودەشینەکەی پێغەمبەری خوا سەڵسەڵەم زۆر موهیمە دەفەرمێتن ما نقص مال العبد بصدقة ماڵی عەبدەکانم قەت بەخێر و بە سەدەقە نەقص ناکە کەم ناکە ئەوڕۆ زۆر گرنگە برا بەڕێزەکان خێر بکەی سەدەقە بکەی ببەخشی بە تایبەت ئەوڕۆ خەڵکی فەقیر و هەژار و نەبوون و بارکەس و بابرین بارخوار هەیە خوای گەورە باریان لە بۆ ڕازکاتەوە موفەقیان بکاتن و سەرکەوتویان بکاتن و خوای گەورە دەرگای ڕزق و ڕۆزی و دەرگای ئاسمانەکان لێ بکاتەوە باشە زۆر گرنگە ئەوڕۆت و ببەخشی قەید ناکە زۆر نابەخشی بەڵام کەم ببەخشە زۆر نابەخشی بەڵام کەم ببەخشە قەت نەکەی بچێ ڕێزی بوخەلا ڕێزی ڕێزیلەکان لەو کەسانەبی کە نابەخشن نەکەی برا بەڕێزەکان با کەمیش بیتن هەر کەسە بە پێی توانای خۆی ئەوی ئیمکانیت و دارایی زۆرە با 100,000 ببەخشی ئەوی دارایی کەمە بە 1000 دینار ببەخشی ئەو 1000 دینارە بەقەت 100,000 جوور پاداشتێ چونکە ئەو ئیمکانەتی ئەوەندەیە
بەپێی ئیمکانەتی خۆی دەبەخشیتن ئەویش ئیمکانەتەکەی ئەوەندەی بەپێی ئیمکانەتی خۆی دەبەخشیتن کەواتە لەوانەیە و هەزاری تو بەقەت ئەو 100 هەزاری و پاداشتی هەبیتن چونکە ئەتوو لا یکلف الله نفسا الا وسعها توانات ئەرە ئەوەندەیە برا بەڕێزەکان خوشکانی ئیماندار دادە بەڕێزەکان ئافرەتە قەدرگرانەکان خوشکە جوانەکانمان برا شیرینەکانمان ئەولیاکانی خوا تەخواداران ئامان لەو چیرۆکە دوو خاڵی زۆر گرنگ بەرجەستە دەکرێت یەکەمیان خێر و سەدەقە و بەخشین دووەمیشیان وەفای چاکە بەرامبەرەکەی خۆمان وەفای چاکەی بەرامبەرەکەی خۆمان هەر کاتێکەوە چاکیان لەگەڵمان کرد وەفات هەبی وەڵامی بدەوە و چاکەی بەرامبەر بکەوە لەگەڵی بەڕێز بە زۆر گرنگە ئەگەر هاتو ئێمە ئەوها بیت خەڵک دەستی کراوە دەبی لە بۆ خێر و لە بۆ چاکە ئەگەر هاتووە وەڵامی چاکەی خەڵک بدەیەوە وەفاتەوی بەرامبەر بە چاکەی خەڵک دەستی کراوە دەبی لە بۆ چاکە بەڵام کە خەڵک چاکە بکەوە دوو لە چای پاکوڕشی جوانیم گۆ ئەتوو بێوەفابی بەرامبەری سپڵەبی بەرامبەری خەڵشێری باشە من لۆ بیکەم نایکە جاداوە دەکەم لە الله سبحانه وتعالى عاقبەتی هەمومان بەخێر بگێرت و موفق و سەرکەوتوی دنیا و قبر و قیامەتمان بکاتنەوە ئەو دەرسێکەوە باسمان کرد ئەو پند و بەسەر هاتەی لە بەحر الدموعی ابن الجوزی البەغدادی ڕەحمەتی خوا لێ بیتن نەقڵمان کرد لە بۆتان برا بەڕێزەکان داوا دەکەم لە خوای پێرگەر بێتە دەرس و پند و ئامۆژگاری لە بۆ هەموو لایەکمان و بەر لە هەمووشان ببێتە مای ڕەزابوونی الله سبحانه وتعالى و پاشان ببێتە مای کۆکردنەوەمان لە بەهەشتی پان و بەرین و بديدار محمد المصطفى شادين اللهم آمين وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين بو أندازياتنا كوتاي برنامج أورج والسلام عليكم ورحمة الله وبركاته